لە کاتێکدا تینی گەرمای وەرزی هاوین سەرجەم ناوچەکانی عێراقی گرتوتەوە و پلەکانی گەرما بەردەوام ڕوو لە هەڵکشانە. لێرە لە باڵەکایەتی لە باکووری پارێزگای هەولێر کەشەکە تەواو جیاوازە. ئەمە هاوینە هەواری پڕژەیە. ئەو شوێنەی لە نێوجەرگەی مانگی تەمووزدا فێنکایی و سەرما پێشوازیت لێ دەکات و بەفرێکی سپی چاوان ڕوون دەکاتەوە. لە سلێمانیەوە هاتوین بۆ ئەم شوێنە دڵفێنە بەڕاستی ئەو شوێنێکی ئێمە لێواتی شوێنێکی زۆر گەرم بوو، بەڵام هاتوینێتە ئەم شوێنە دەرەجەی حرارەت لە خواردەوەیە. ئەمەش دەسەڵات و عەزەمەت و گەورەی خوای پەروەردگارمان نیشانەدا کە لە یەک کاتە هەندێک ناوچە دەرەجەی حرارەت لەسەر و چلەوەی لە هەندێک شوێنێک لە خواردەوەیە. ئەمە نیشانمان ئەدا کە ئێمە مسلمان باوەڕمان وایە کە خوای پەروەردگار ئەتوانێت دەستکاری هەموو نیشانەکان و دەسەڵاتی خۆی نیشانی مرۆڤەکان بدات. أنا أحمد من منطقة بغداد. من ئەحمەدم لە بەغدادەوە هاتووم بۆ ناوچەی هەولێر بۆ گۆڕینی کەشوهەوا. پلەی گەرما جیاوازی زۆرە. لە بەغداد پلەی گەرما 40 بۆ 45 پلەی سەدیە و کەشوهەوا زۆر گەرمە. بەڵام لێرە کەشوهەوا بەستویەتی و هەرچەندە لە مانگی تەمووز داین، بەڵام پلەی گەرما نزمە و ناگاتە 20 پلەی سەدی. بەڕاستی کەشێکی خۆشە. بەڵام ئەم تابلۆ سروشتیە ناوازەیە بێمەترسی نییە. تونێلە بەفرینەکانی پڕژێ هێندە جوانن، هێندەش مەترسیدارن. لایەنە پەیوەندیدارەکان هۆشداری دەدەنە هاوڵاتیان کە بۆ پاراستنی گیانی خۆیان کە ئەمانەتێکی خوداییە لەم تونێلانە نزیک نەبنەوە، چونکە مەترسی هەرەسهێنانیان هەیە. هاوکات پاراستنی پاک و خاوێنی و ژینگەی ئەم ناوچەیەش ئەرچی سەرشانی هەرگەشتیارێکە. داوا لە گەشتارە بەڕێزەکانەکەین تەمان قەتعش لێدرا گەشت و گوزار لێدایە ئاگاداری بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی کاکە بە هیچ شێوەیەک مەچوونە سەر تونێلەکانی بەفر خەتەرە. ئەگەری دارمانی هەیە، ئەگەری هەیە بمری، ئەگەری هەیە دەست و لاقت بشتێ. جێشی گەشتیارێکی زۆر خۆشە، حتا برێ خۆشە. لەولایە بەری کۆدەوە هەر ئەویش هەر خۆشە، ئەو لایە پڕژەیە تەمەشا ئەو سروشتە جوانەیکە. ئەو بوارە تازە لێرە حیساب کە بوار دەست پێیەکە. وارەکی هەتا برێ خۆشە. کار لە سبلیت و مبلیتی ڕۆیە، سبلیتی ناوێ. ساڵانە هەزاران گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراق و ناوچە جیاجیاکانی کوردستانەوە جانتای سەفەر بەرەو ئەملووتکە فێنکانە دەپێسنەوە. ئەوان تەنیا بۆ حەسانەوە و ڕاکردن لە گەرمای تاقەت پڕوچێن نەهاتوون، بەڵکو بۆ ئەوە هاتوون لە ناوەڕاستی مانگی تەمووز تێڕامان لەم بەخشینە خوداییە بکەن و لەم وەرزی گەرمایەدا سپیەتی بەفر ببینن، دیمەنێکی ناوازە کە هاوشێوەی نییە. دیمەنی جوان و سەرنجڕاکێکی پڕژێ لە ئاوی سازگار و بەفری زستانە وای لە هاوڵاتیان کردووە کە لە ناوچە جیاجیاکان بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ڕوو لە کەشی سارد و زستانەی پڕژێ بکەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری پڕژێ لە دەبەری باڵەکایەتی.